آیا به وی کاری کو عراقی دست بکریه تلبند کرن یان بشن کنکریت کرنا سنورین خواه دگل ولاتن در دور تایبت سوریه yani dikare rêgiriye li hember van karane biketin ku beryane hade raportê de amaşe pêkir karê dizekirina çekdaran terûrê bazirganiya maddeyên hojber ku gelek caran em li ser vê mişarêşî axeftîne min mêvanekê berêz Abdirehman el Cezayirî şarezayê ewlehî û serbazî ku li Bexdayê dîtgel me davêtin berêz el Cezayirî tu xêratî ji bo Kurdistan 24 bi vê karê ku Iraqê dest pê kiriye تلبندکردن یان جی کنکریت کردن سنوری خود دگل سوریه دکاری تن ریگیریه ل قاچاقچاتی چکداران تروریستان بگیره بسم الله الرحمن بناوی خدای گەورە میهرەبان من دووبارە سڵاوەکانم دووبارە دەکەمەوە بۆ کەناڵی کوردستان 24 و بنێرە بە ڕێزەکەتان بۆ ئەو میوانداریە جوانە هەروەها بۆ ڕوونکردنەوە لەبارەی سنووری عێراق و ڕێکارەکانی لەگەڵ سنووری سووریا و کێشەکانی ڕابردوو کە پێشتر و تا ئێستاش عێراق بەدەست بابەتی بە قاچاقبردنەوە و هەروەها دزەکردنی تیرۆرستان لەو ناوچانە ئەو چونکە ئەو ناوچانە لە هەموو ڕێکارە ئەمنیەکان بێبەشە ئێستا هەموو جیهان ماماڵە بە ڕادار و بە لاسلکی و بە چەکی پێشکەوتو دەکات تەنها عێراق دەبێت کە تا ئێستا پێشێلکاری زۆر لە سنووری عێراقدا دەکرێت تەنیا نەک لە سنووری لەگەڵ سووریا هەیە باڵکو ئێمە چەندین سێم و چوارەم و پێنجەمیشمان هەیە ئەو سنوورانە نەمان هەن ئەو هەموو سنوورانە پێشێل دەکرێن لەلایەن وڵاتانی هاوسنوورەوە دواتریش پێویست بوو لەسەر حکوومەتی عێراق کە گرێبەستێک لەگەڵ ئەمریکا بکات بۆ یاخۆت وڵاتانی وەک ئەڵمانیا و ئەوروپا بۆ ئەوەی بەردێکی بناغەی ئەمنی زۆر نایاب دابدرێت بۆ ئەو پاراستنی ئەو سنوورانە هەروەها تەنها لە پرسێکی تەکتیکیدا نەبێت کە تەنیا سەربازانی عێراقی و یاخۆت بە پارچە جەمەلۆن و نازانم چی و چی لەوانەیە بە ئاسانی تێپەڕێنری ئەو سنوورانە هەروەها سەربازی عێراقیش تا ئێستا بێبەشە لە تەکنیکەکانی سەردەم لە پاراستنی سنوور و ڕێگەگرتن لە بە قاچاقبردن تەنانەت ڕادارەکانی پێشکەوتوو لە وڵاتی ئەمریکا بەرەز ئەلجەزایری ئەمە ئێستا دەبینی لە ناوخاکی عێراق بەرەز ئەلجەزایری نەها عێراقی دەست پێکریە ji بۆ کنکریتکردنا سنوورê xwe taybet digel Sûriyeyê dibêje beşa serekiya ew tevlîhevî aloziyên ku di nava سنوورê min da durist dibîtin di nava welatê min da durist bîtin bi rêya Sûriyeyê têne hawerdekirin yanî pirsyara min ev ye Iraqê ev karîne hene ev hêzeka tunda pêşkeftiya serbazî heye amîrên pêşketî heye ku bişêtin sınûrê xwe biparêzêtin rê nede ku sınûrê wan bibte tranzît digel welatên kendav من پێم وان نییە لەبەر ئەوەی عێراق لە ناوچەکە شوێنێکی استراتیژیە هەروەها بۆتە شوێنێکی نزیک لە لانکەی داعش کە لە ناوچەکانی سووریان داعش ئێستا لە خاکی عێراق لە ناو خاکی عێراقدا هەیە و نزیکەی یەک لەسەر سێ خاکی عێراقی داگیر کرد لە پارێزگای مووسڵ تا دەگاتە سووریا ئێستاش ئەو هاتوچۆیە هەر بەردەوامە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ پرسیاری تۆ ئایا عێراق دەتوانێت ئێستا سنوورەکەی لەوانەی دزە دەکەم بپارێزێت لە وەڵامدا دەڵێن نەخێر ناتوانێت چونکە چەکی پێشکەوتووی نییە بۆ پارێزگاریکردن لە سنوور بابەتی دانانی کۆنکریت و دانانی
ڕێزکردنی سەربازان لەسەر پاسەوانانی سنوور لەسەر سنوورەکان ئەوە تاکتیکێکی کۆنە تەکنیکێکی قەدیمە. ئێستا سیستەمی بەرگری جیهان سیستەمی سەربازی جیهان بۆ پاسەوانیکردن لە سنوور عێراق زۆر لە دواوەیە بۆ پاراستنی سنوورەکانی. بچووکترین نمونەش بۆ ئەمە سنووری سووریایە لە نێوان عێراق و سووریادا کە زۆر بە ئاسانی چەکدارانی داعش تەڕاتێن تێیدا دەکەن. هەروەها بوونەتە هۆی بە قاچاقبردنی کریستاڵ و مادە هۆشبەرەکان و چەندین مادەی دیکەش. تمام بەرز ئەلجەزایری لێ بەرپرسێن سەربازیên عێراقی وها نابێژن دەبێژن دنەهادا ئیتر هێزا مەیا سەربازی هەندەیە بەهێزە ku pîwîstiya me bi hevpeymaniya nêvdewletî jî nemaye taybet bi Amerîka jî nemaye. Tu xwe dizanî ku beriya çendekê daxwaz kiriye û heya niha jî divêtin hêzên biyanî di nava Iraqê derkevin îtir hêzên Iraqî hem siyadeya Iraqê diparêzin hem ewlehiya Iraqê diparêzin hem sunûrên Iraqê diparêzin. من لەو باوەڕەدام ئەوە دوو لایەنی هەیە یەکێکیان پێویست ئەوەی کە داوا دەکەن لە هێزەکانی ئەمریکا لە عێراق بچنە دەرەوە هێزی هاوپەیمانان بچنە دەرەوە لە وڵات ئەوانە کە هەڵوێستێکی ئەمنیان لەگەڵ عێراقیان هەیە و چەند ڕێککەوتنێکی ئەمنیان لەگەڵ عێراقەیە و ئێمە وەک سەرکردەی سەربازی لە بەشێک لە شەڕەکانی ئازادکردندا بەشدار بووین بینیمان کە ئاسمانەکە لەلایەن فڕۆکەکانی ئەمریکاوە کۆنتترۆل کرابوو ئەوانەی کە داوا دەکەن ئەمریکا بچێتە دەرەوە و عێراق خاوەن سیستەمێکی بەرگری بەهێزە ئەمە زۆر زانیارێکی ورد نییە. من لێرە داڵێم عێراق بێبەشە لە بچووکترین چەکی خۆپارێزی ئێستا ڕادار دەبابە و ئامێرەکانی ئاشکراکردنی دزەکردن لە سنوورەکان فڕۆکە چاودێری ئەوە عێراق نیەتی عێراق ئێستا ناتوانێت خوانەکات ئەگەر ئێستا تیرۆرستان لە سووریاوە یاخود لە ئوردنەوە یاخود لە تورکیاوە یاخود لە هەر ناوچەیەکی دیکە هاوسنوور لەگەڵ عێراق دزە بکاتە ناوخاکی عێراق لە وڵاتانی دراوسێەوە عێراق ناتوانێت کۆنتترۆلی ئەو بارودۆخە بکات و وەک دەشزانین پرۆسەیەکی بە قاچاقبردننی زۆر گەورە هەیە لە نێوان داعش و لەبارەی بابەتی مادەی هۆشبەر واتە من ئەوە کاتێک من وەڵامی پرسیاری تۆ دەدەمەوە ئابێ ڕاستیەکان بگوازمەوە من دەڵێم لە سیستەمی سەربازی عێراقیدا هیچ بنەمایەک نییە نە لە باکوور نە لە باشوور بەداخەوە هیچ واتە سنووری باکوور و باشووری عێراق بە هیچ شێوەیە کۆنتترۆل کراو نییە. ڕاستە هەندێک بنکەی خاڵی سەربازی سوپای عێراقی هەن لەو سنوورانە بەڵام لە ئاست پێویستدانین. بەڕێز عەبدوڕەحمان ئەلجەزایری شارەزای ئەولەهی سەربازی لە بەغدای گەلێکی سوپاس ji bo şiroveyên te hîn her hebin.